دوای بڵاوبوونەوە و تەشەنەکردنی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی بە بڕیاری لیژنەی ڕوبەڕۆبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هاتچۆی هاوڵاتیان بە تەواوی سنووردار کراوە. ڕێگە بە هاوڵاتیان نادرێت لە ماڵەکانیان بچنە دەرەوە. شەقامی بازنەی مەلیک مەحموودیش بە ڕاگری کۆنکرێتی داخراوە. لە ناو سەنتەری شاریش هێزە ئەمنیەکان لێپێچینەوە لەو شۆفێرانە دەکەن کە بە ئۆتۆمبیل هاتوچۆ دەکەن. ئێستا شاری سلێمانی ڕێشوێنەکانی هاتوچۆکردنی چڕتر کردوێتەوە. تیمەکانی تەندروستی و لیژنەکانی قایمقامەتیش سەردانی دوکان و مارکێت و نانەوەخانەکان دەکەن و پشکنین بۆ سەرجەم خاوەندوکان و کارمەندەکانیان ئەنجام دەدەن. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ڕایگەیان گومانی زۆر هەیە بەشێک لە خاوەن مارکێت و نانەوەخانەکان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو بن. ژمارەیەکی زۆریش لە هاوڵاتیان سەردانیان کردوون و مەترسیەکە بەرەو ئەوە دەچێت لە کۆنتڕۆڵ دەربچێت. ڕۆژی ڕابردووش ئەنجامی پشکنینی چەند کارمەندێکی نانەوەخانە و مارکێتێک پۆزەتیڤ دەرچوو کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوو. گەرچی لە نێو هاوڵاتیاندا ترس و دڵەڕاوکێ دروست بووە لە بەردەم کەمبوونەوەی خۆراک و پێویستیەکان، بەڵام لە ڕاگەیاندراوێکدا ژووری بازرگانی سلێمانی دڵنیایی دەدات بە هاوڵاتیان کۆگەکانیان پڕن لە خۆراک و لاگەری داخستنی سونوورەکانیش هیچ گرفتێکی خۆراک دروست نابێت. لەبەرەوە پەلە نەکەن لە کڕینی کاڵا و پێداویستیەکانیان و قەرەباڵخی دروست نەکەن لە مارکێتەکان. لەگەڵ ئەوەشدا تا ئێستا هاتوچۆی بازرگانی لە سنوورەکان بەردەوامی هەیە و بەپێی ڕێنماییە تەندروستیەکان پشکنین بۆ کۆنتێنەرەکان دەکرێت. اینجا ڕێگەیان پێدەدرێت بێنە شاری سلێمانیەوە. ژووری بازرگانی سلێمانی لەگەڵ پارێزگار و قایمقامەتی سلێمانی لە ئێستادا سەرقاڵی پلانێکن بۆ گەیاندن و دابەشکردنی خۆراک لە گەڕەک و کۆڵانەکاندا و شارۆچەکانی دەوروبەری سلێمانیش تا هاوڵاتیان خۆیان لە چوونە دەرەوە و بەرکەوتن لەگەڵ یەکدا بپارێزن. ڕامیا ڕۆسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.